ئەچین لای هەواڵێکی ترمان هونەرمەند ئازاد مەخموری پێنجەمین پێشانگای تایبەت بەخۆی دەکاتەوە و لە لەجوانی کشتیا باز لەوە کات کە ماوەی 20 ساڵە بە ستایلێکی تایبەت بەخۆی تابلۆکانی کێشێت و باسی لەوەش کردووە کە ناهەمواریەکانی ژیان لە نێو تابلۆکانیدا ڕەنگ دەداتەوە. لە هۆڵی میدیای هەولێر هونەرمەند ئازاد مەخموری پێشانگایەکی تایبەت بەخۆی کردەوە و ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. لە لەجوانێکی هونەرمەند ئازاد مەخموری ئاماژەی بە پەیامەکانی ناو تابلۆکەی کردووە تەواوی ئەو تابلۆیانی کە لە پێشانگاکەیان نمایش کراون وەک هونەرمەندێک باسی لەوە کردووە ماوەی زیاتر لە 20 ساڵە بە ستایلێکی تایبەت بەخۆی تابلۆکانی ئەکێشێت و باسی لەوەش کردووە ڕنگدانەوەی نەهەمووریەکانی ژیان بە تایبەت لە کوردستان لە تابلۆکانی یابەدی ئەکرێت. بەنسبەت پیشانگایەکەمەوە پێنجەمین پیشانگایە دەیکەمەوە. پێنجەمین پیشانگای تایبەتی خۆمە سەبارەت بە پیشانگایەکانی پێشترێش بە هاوبەش بەشکاریم کردی لەگەر شێوەکارانی شاری هەولێر و شارەکانی تر 35 پیشانگا بەشداریم کردیا هەر بەوەی 6 بەشداری دەکەم. زۆر جار وێلێمان دەپرسن دەرێ لۆ ڕەشپیە ستایلەکە بەخۆی ڕەشپیە هونەری گرافیک ڕەشپیە دەتان ئەلوانیش بەکاربین دەتان ڕەنجیش بەکاربینێن ئەو ڕنگانەی کە پێویستە بە بابەتەکەیەوە بۆ نمونە ئێستا ئەگەر بمانەوێت هەمە تابلۆیەکەمەیە عومەری خاوەر کە بووتە سمبلی کورد کە ئەو کارە ساتەی هەڵەبجەی ڕۆژێکی خوێناویە هەستامە چم کردیە عومەری خاوەرم کێشایە بۆ ڕۆژپیە بۆ ستایلەی پاشان سپرایەکی سۆرم لە هەر چادۆرەیدایە لەبەرەوەی بزانێ ئەو ڕۆژە ڕۆژێکی خوێناویە دەتوانانی ئەلوانیش بەکاربینی بەس بەپێی چ بەپێی ئەو بابەتەی بەپێی ئەو سکێسەی ئەو تۆ هەری دەبژێری بزانین پێویستی بە چێ ڕەنگێکە چ ڕەنگێکی پێویستە دەتوانی بە ڕەنجیش بەکاری بینی بەس هەر گرافیک بەخۆی خۆی لە خۆیدا ڕەش و سپیە بخۆی ڕەشپیە لەبەرەوە ڕەشپیە تۆش دەبی ئەگەر بە ڕەشپیشی پێ دەبی مافەکی تەواو حەقیش تەواو بدەیە ئەو ئیشەی کە دەیکەی ئەوجا ئەو سکێسەی هەری دەبژێری چ لە بەرگرتنەوە بی چ بیرۆکەی خۆت بی ئەگەر یان تابلۆیەکی جیهانیە زۆر جاروەیە دەبینین فکرێکی لێ وەردەگرین پاشان چی دەکەی گۆڕانکاری تێدا دەکەین کە گۆڕانکاریمان تێدا کرد دەیکەنە مۆلکێکی کوردەواری شەردنی هەری خۆمان بی بەس تاوەکو پێمان بکرێ ئەمە کەلتوری خۆمان دەپارێزین لە هونەری شێوەکار ئەو شتانەی خۆمان کە زیاتر باو باپیرانمان پەرایان پێدایە ئەمە دەیوی بیپارێزین بۆ نمونە ئێستا لەو پیشانگایە خۆم وێنەی فانۆسم کردیا فانۆس ساڵانێک وەکو چرای دیوە خان بوو وەکو بووکێک بوو لەناو کۆڕ و مەجلیسەکاندا بە هەزاران هەزار کەس لەژێر ڕۆشنایی ئەو فانۆسەی فێرە خوێندن و نووسین بووە ئێمە نابێ ئەو شتە لەبیر بکەین وەنەوەی ئێستامان ئاشنا بکەین بۆ فانۆسەی ئەو فانۆسە دەگرێتەوە بۆ چەند سەدەیەک بەس لەخوای بەزێت بێ ئێستا ئەو شتا نەماوە لەبەر هەبوونی کارەبا و پێشکەوتنی تەکنۆلۆژیا ئەو شتانە بەرەبەرەوە سەبەب فرامۆش دەکەێت بەس ئێمە هونەرمەندان نابێ ئەو شتانە فرامۆشکە دەبێ هەموو دەمێ لەبەر چاومان بێ بیخێنە بەردیدی ئەو جیلەی ئێستا کە لە دوای ئەومەدەی